11 دەویستێک لە دەرکەیدا شەو سیارەی BM پێبوو لەوێندا ڕاوەستاو بە خۆی لاوەیدا گوتم فەرموو کاکە خێر شتەیە گوتیارێ وەڵا شمەیە کوڕەکەت شکاندیتەوە سەر مندارێکی 5 ساڵیم شکاندی ئەمنیش گوتم کاکە دا عەفوی بکە داوای لێبوردن دێ دەکەم ئەوە دیارە لە دەستیەوە بووە لۆ ڕوومەتی چوو ماچم کردەوە گوتی ناخواوە کا کوڕەکە لەکوێیە ئەوە نەبی ئەمیش گوت گازیکە نەبیش لە ژۆرێ بوو گوتم نەبی وەرە توێن دەبێت دەبی نەتێرم لەسەر ئەو دنیای ئەمیش گوتم کاکە دەبڕۆ خواحافیزت بێت دێسا ماچم کردووەوە بوو وەمزانی دەڕواتن نەبی کوڕشم لەوێندا ڕاوەستا بوو ئەو ڕۆی چوو سیارەی دەماچەکەی سوار کردبوو ڕاستن بەبێ ئەوەی ئەمن و داچی ڕاوەستا بوون ڕاستن چارگو لەی داوێ نەمزانی وەمزانین و ئەوەیە ئەوایە داوێ ڕاستن بە نەبی دەکەوی نەبی دەکەوی چی نەبی دەکەوی و ڕاستن بە سیارەی یانی وەخت بوو وەریش گەڕێ بە دووی کەتم بە بەردووەوەی نەیگەیشتمی ڕۆی ئەنکەش داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم و نێچیر و قوبات و ئەو عزبانە کە دیاردەی چەچی نەمینێت بیست و حەفت ساڵ بوو وارمەند بوو لەگە بابیوانی توکانی خۆیە داوا کاریمەوەیە کوک و خینی کوڕی منی ڕێژتیا خینی کوڕێویش ئەویش ئەوە خینی لە بڕژێتەوە میکوژیتەوە ئادام بکرێتن یا ئادام بکرێ هەر لێرە دەیکوژنەوە چکو بەقەدر کوڕی منێ کوژتیا ئەمە هیچ قەداوەتم لەگەری نەبووە هیچ شەڕمان نەبووە هیچ ناشی ناز ناوە مجە دەڕەن لە بەس سیارەی کە بە پێش دەرگای داچووە سەریع بە شکاندیتەوە گەنە کچەکەی وی دەدەس لەبەر ئەوەندێ هیچ بکەن خۆم دابەری ئەو هایەوەتە لە منیدا قەوانی بە من کرد قەوانەکەی بە من کردەوە قەوانی بە من کرد پێم گۆ بابم ئەوام کرد گوتم بە قوربان لەسەر سەری من ئاودێوی کرد تەقەی لێک دەستم ماچ کرد بە قوربان خۆن عەدایی ناموسێ نییە شەرەف نییە کچ نییە لەسەر شتێکی بەسیتە تۆ ئەو دەردەیت